جوانترین سڵاو بینەرانی کورد کەنەکشن لێرە لە دەنجی ئەمریکا لە واشنگتن من محتەبەر شێروانی و از داخل شما وی دکم دمن خوش دگلما درباز بکن ایرو ما راپورت و هف پیوین جناف کوبانی هنا و هەروەها میوانی بەرنامە ئازاد کوبانی باسی ڕزگارکرانی شارەکەی دەکات و دکتۆران ڕێگایەکی نوێی ئومێدبەخشیان بۆ دەستنیشانکردنی شێرپەنجەی پرۆستێت تاقی دەکەنەوە. گەلو ئەمریکا وی چەک بدا یوکرین ji بۆ شەڕێ لە دژی جوداهی خوازین کو رووسیا پشتەوانی لوان دکا بەخێر هاتن کورد کونەکشن و دەستپێک چەند ڕوودانین جیهانی. گروپی تێرۆریستی ناسراو بە دەوڵەتی ئیسلامی داعش ڤیدیۆیەکی بڵاو کردوتەوە و تێیدا نیشانی دەدات کە چۆن فڕۆکەوانە بەدیلگیرا ئۆردۆنیەکە مەعازەل کەساسێ تەمەن 26 ساڵان دەسووتێنن تا ئامادەکردنی ئەم هەواڵە هێشتا لایەنێکی فەرمی کوشتنەکەی پژڕاست نەکردوتەوە. جێی ئاماژەیە مەعازەل کەساسێ لە 24 مانگی 12 بەدیل گیراوە کاتێک لە هێرشێکی ئاسمانی فڕۆکەکانی هاوپەیماناندا بۆ سەر شوێنێکی داعش لە نزیک شاری ڕەقەی سووریا فڕۆکەکەی کەوتە خوارێ. دەسەڵاتدارانی ئوردون و کەسوکاری فڕۆکەوانەکە هەوڵەکی زۆریان داوە بۆ ئازادکردنی بەڵام هیچ ئەنجامێکی نەبوو. پشتی نێزیکی 6 مەهان جارایەکیە کوبا وێنەیەن سەرۆکێبەری فیدل کاسترۆ دووەشینە لە دەمێک و گومان لەسەر ساغڵەمیاوی زێدەبوونا. ڕۆژنامەیە پارتیا کۆمونیست وێنەیەن سەرۆکێبەری یێ 88 ساڵی وەشاندنە ئەو میێڤانداریە ڕێبەرێکی خوێندکاران دکە لە ماڵەخوا. ڕۆژنامە دەبێژە ئەو وێنە لە مەهابووری هاتنەگرتن. ئۆلدارێکی بەرازیلیژی لە مەهابووری دیگەل کاسترۆ جڤیا بوو دەبێژە لە شێوی لاواز بووە لێ تەندروستیاوی باشە پترە ژ ساڵێکی ئەو دەرنەکەتیە نافخەلکی و ژ بە ڕەوشاویە سەغڵەمیێ وی لە ساڵە 2006 دەسەڵاتی دەرکەوت و برایەوی ڕاول جهێوی گرت. وایە سەرۆکی ئەمریکا باراک ئۆباما پێشنیازی بە کۆنگرێس کردووەکەوە بودجەی ئەم ساڵ 4 تریلیۆن تەرخان بکرێت بە پێی بەرنامەی پێشنیازی سەرۆک لە 2016 باج لەسەر چینی زۆر دەوڵەمەند زیاد دەکرێت. پارەی زۆرتریش بۆ چینی ناوەندی کە ڕەوشی ئابووری ناخۆشە دەگەڕێتەوە. سەرۆک ئۆبامای دموکرات کوتی ئەمریکا هێندێک بژاری بنچینەیی لە بەردەمدایە. ئەو پرسیاریشی کرد کە ئایا ئێمە ئابووریەکمان لاپەسەندە کە تەنیا ژمارەیەکی کەم لە ئێمە حاڵمان زۆر تێیدا باش بێت یانیش ئابووریەک بنیاد بنێن کە تێیدا هەر کەسێکی سەخت کار دەکات دەرفەتی هەبێت پێش بکەوێت. بەڕێز ئۆباما داوا دەکات یەک جاریش 14% باج لەسەر ئەو کۆمپانیانە دابدرێت لە دەرەوەی وڵات کارداریان هەیە بە ئامانجی یارمەتیدانی ژێرخانی وڵات. هەرچی لە کۆمارەکانن زۆریان بەردەوام ڕەدی بازیان لەسەر دەوڵەمەندان داوەتەوە. ئەو بڕێوەبەریا سەرۆک ئۆباما هێشتا بریار نەدایە کە ئەگەر چەک و ئالیکاریین لەشکری بدا ئوکراینە ji بۆ شەڕێ جوداهی خوازین ئوکراینی کو رووسیا پشتەوانیێ لوان دکا. جینساکی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە پەیاملێرانی ڕاگەیاند هێشتا هیچ بژارەیەک نەگیراوەتە بەر و نەبەلاوەنراوە. ئێمە بەردەوام دەبین لە هەڵسەنگاندنی ئەوەی بە شێوەیەک باشتر پشتیوانی ئوکرانیا بکرێت. زەختمان هەردەمێنیتەوە لەسەر هەوڵدان بۆ گەیشتن بە چارەسەریی دیپلۆماسی و ئێمە هەمیشە بژارەکانی تر هەڵدەسەنجێنین کە یارمەتی دەدات لە خوڵخاندنی دەرفەتێک بەرەو چارەسەریەکی گفتوگۆکراو لەسەر بۆ قەیرانەکە. تێبینەکانی ساکی هات لەم دەمەی گوشار لەسەر وڵاتانی خۆرئاوا بۆ دابینکردنی چەک و تەقەمەنی بۆ ئۆکرانیا زیادی کردووە و هەروەها بۆ زیادکردنی یارمەتیەکانیان بۆ کەلوپەلی لەشکری. لە ڕۆژی دووشەمەدا ئەنجومەنی ئەتلانتیک پێکەوە لەگەڵ ئەنستیتیوتی بروکینگز راپۆرتێکیان دەرکرد داوا لە وڵاتی گرتوەکانی ئەمریکا دەکات بایی 3 ملیارد دلار یارمەتی چەک و تەقەمەنی و کەرەسەی تری لەشکری بۆ ئۆکرانیا دابین بکات. ستیڤن پایفەر شیکەرەوە لە ئەنستیتیوتی بروکینگز دەڵێت کاتی ئەوە هاتووە ئەمریکا تێڕوانینی خۆی بگۆڕێت. ئێمە هەروە پێشنیار دەکەین حکوومەتی ئەمریکا بیر بکاتەوە لە ڕەوانەکردنی کەرەستەکانی پاشکەوتوکراوی وزارەتی بەرگری ئەمریکا بەرەو ئەو ناوە بە تایبەتی چونکە نیگرانی لە ئارادایە لەو دەمەی دەبێتە بەهار لە ئوکرانیا لە مانگی 4 و یا 5دا ڕەنگە پەرەسەندنەکی بەرچاوی شەر بەدی بکرێت هەر بۆیە کات لێرەدا ئێزگار گرنگە. شەڕوپێکدادان لە هەرێمەکانی کە جوداخوازان بە خۆیانیان ڕاگەیاندووە لە دۆنێتسک و لۆهانسک پەرەی سندووە بە تایبەتی لە دەوری شاری داپالتسیڤ ژێردەستی ئۆکرانیا لەوەتەی و توێژەکانی ئاشتی نێوان ئۆکرانیا و جوداخوازان لە ڕۆژی شەمەوە شکستی هێناوە. جان کێری وەزیری دەرەوەی ئەمریکاش لە ڕۆژی پێنجشەممەدا بەرەو کیف بەڕێ دەکەوێت تا لەگەڵ پیترۆ پۆرۆشینکۆی سەرۆکی ئۆکرانیا و کاربەدەستانی تریان کۆبێتەوە. شایان پاشا بەشی کوردی دانی ئەمریکا.
نها دنگ تقی جی کوبان نایی پشتی رزگارکردنی یەک دبینە چا باژار وێران بووە ڕاستە شەڕ وێرانیە ئاواکردنا کوبانی دهێزرا هەر کەسی دەیە لێ هێشتا شەڕوانên کوبانی بە ئالیکاریە فڕۆکن هەفپەیمانان ڕزگارکرین بهیڤیا بەگەڕاندنە ژیانێنە ji بۆ باژارê êlên berazan û erdê dewlemendê çandinê û jêdirên jiyanewan. Peyamnêra dengê Amerîkaya li Amedê Xelîcan Farxîn seredana Kubanî kir û ev rapor gihandiye Kurtkonekşin. Diyar e tu cih ji Kobaniyê bê wêranî nemane. 5 mehin militanên Dewleta İslamî Daeş piraniya bajêrê ser sînorê Tirkiyeyê girtî lê bi bihayekî giran. Ji nav cadan ber bi malan ji bo tevahiya rêyên jiyanê wêranî li her cihê Kobaniyê ye. Li ser erdê şervanên Kurd, hêzên YPG, xanimên şervanên YPJ û peşmergeyên Herêma Kurdistana Iraqê di nav cadan de û mal bi mal şerê terorîstên Daişê kirin û bajar ji wan paqij kirin. Ji esmanî jî firokên hevpeyman bi rêbertiya Amerîka 700 hêrîş kirin ser Daişê. Piraniya xelkê Kobaniyê reviyan Tirkiyeyê lê hinek ji wan li bajêr man. Ez dolap alvedekê diselehînim. Tu ji Kobanî derneketî? Na, ez û zarokê xwe tevêvane gîmerane û heya roj sibteh da heya rojonha. Elhamdülillah rêzgar bû em hîn jî pir derne rêzgar bikine. Çend xelkê sivîl wekî te hene li vir? Wallah bunha pir bûne. Berê te nebû, berê ez te nebû. Berê ez te ne. Ewwel da heyat halê ez te nebû. Zarokê te? Zarokê min jî mirane, neçûn kes. Ez û zarokê xwe tev li virim. Kobanî ne meydana şer bû. Lê dema Dewleta İslamî şer anî bajêr çi rêyek nema li pêşiya Amerîka ku şer nebe. Bo demê çend mehan mij û duman û dengê bomban ji Kobaniyê bilind dibû. Heta ku şervanên Kurd alaya serkeftinê li ser girên wê hildan. Ew şikestineka mezin bû ji bo Daişê re. Ji bo hinek Kurdan ku bêtirê ji 100 salan xebatê ji bo Dewleta Kurdî dikin, şerê rizgarkirina Kobanê ne tenê şerê li dijî Daişê bû. rizgar kirê înşallah her çar parçeyê Kurdistanê be. Silavan em dişinin malbatê şehîdan ra hemû parçeyê Kurdistanê, Kurd û Kurdistanê. Bijî pişmerge, bijî YPK, bijî YPK, bijî hemû milletê Kurd. Kobanî perçeyek erdeyê di xwînê de geviziye. Li herêmeka wêran bûye di şerê hêzên cuda cuda da. û hê jî şer bi dawî nehatiye. Militanên Dewleta İslamî dibêjin ew şikestine û paşseçûne. Lê hêzên wê li dor û berên Kobanî mane û gefên vegerê didin. Di nav bajêr de şervanên Kurd sozên parastina bajêrê xwe didin. Xelîcan Farxîn, dengê Amerîka ji Kobanî. پامنێری دەنجی ئەمریکا خەزیجان فەرخین کە سەردانی کۆبانێ کردبوو گفتوگویەکی تایبەتیشی کردبوو لەگەڵ سەرۆکوەزیری کانتۆنی کۆبانێ لەناو شتی تر ڕای بەڕێز ئەنوەر مسلمی وەرگرتووە سەبارەت بە پاشەڕۆژی ئەم شارە کە بۆتە سیمبلی بەرخۆدان بە دژی داعش. وەکە سەرۆکی کانتۆنا کۆبانیان دەخوازم هەم ئەزرێوە هەستێوە بستێنن کارگەلۆ ڕێی شەوەیانە. ڕاستە پیرۆزبایی لە کۆبانی دەبێ لێ ئەم دەبێژن ئەف کەدێک و هاتی داین ئەف کەچ و خۆرتێن کۆل کۆبانی خۆڕاستن نرخن مرۆڤاهی نرخن ئاشتی نرخن دەموقراتی پارە هەموو جیهانێک تێدا هەیە هەر کەسی کو دەستەک دای کۆبانیە بە ئاخافتنێن بە نێرینێن خوا بە ئالیکاریên xwe em bi wan re dibên ev kobaniya wegiyan e û em li we giyan pîroz dikin ev serkeftinê bajarê Kobanî lê hîn metirsî hene li ser Kobanî hîn gundên me şer têda heye şerê rêzgarkirinê bi sedan cinazeyên Daeş li kolanên Kobanî hene bi sedan manîn terora Daeş li malan da hîn çandiye hûn ber çave xirabûn zêde ye lê ji ber wê jî پێویستە ku ev cîhanên ku destek dayê Kobaniyê li ji berxwedanê da destekirina xwe berdewam bike hem ji bo şervanên yekîniyên parastina gel hem ji bo şervanên me jin şervanên yekîniyên parastina jin ji bo ku em kanibin Daeş deverên Sûrî deverên Rojava derxin û em kanibin Kobaniyeke layıqî xûnê şehîdan bê layıqî va fedakariyên ku hatî kirine ku îrada însaniyetî temsîl kir li hember terorên Daeş ê ku felsefa wî tenê serjêkirin û kuştin
ولادان وطالان كرنا اجبر ويجي ام جارك دنجي دبيجن بيروز به همو كثيرة ايكو دستك داي كوباني وكوباني بو نافند وبايتختا همو جيهان جبوي قال امريكا جبوي سرمتي امريكا متخصص بدرا بانك هم سروكين امريكا وهم رايدار وان امريكي هم سازين خوي مروباي هم كسن خوي سربخوا همو قالن امريكي ام بوارا دبيجن بيروز به سركفتنا كوباني راست لفر بر خدان هات چکرن بناوی کوبانی لیقین بکن که همو کد تدا های همو کس بار خود کوبانی ده های امریکا جی و خلکن امریکی جی کانل وی داره خودی کوبانی در کون لی دیزا از دبیجم خلک امریکا وی متان نیل نه و دیزا دستک بده کانتونا کوبانی دیزا که امکانه بن سازی خوین تندرستی آوا بکن سازی خوی پروردهی آوا بکن سازی خوی که خدمت جواکه بکه آوا بکن تجربة ما خسرية ديمقراطية لسوري دابر كي عمري ويب به اللي هما برخدان هاتي تشكرن برخدان كديروكية ما أخفتنا خواهد دمي كيفن داجيكوت يعني وقت تشاوى سبارتا لهمبر سياسة كاس لهمبر ده حزر إنسان ساكنية تشاوى دفر دن لهمبر ظلمي ساكنية كوباني جي لهمبر ظلم وزورة داعش 100 سالة بيستو يكان ساكنية جبر ويجي ام بقال امريكي راد بيجن بيروز بلوا سركفتنا كوباني وهيفين كو حر شاندا وحر برسيار امريكا سريان الكوباني بله ام زينو كوبان بيا وكا كابل يعني بانا بصدام حزار خلق كوباني لتركيا الباكر كردستان اجاجبو وغراوان بروجيكي وهي يعني ايروبي وازوارم كاري جران بنداويه اتش وركرن راست يعني كاري هري جران دس فكر يعني نها تشتي بالكيش كوبانيا ما دبن خرابوني ده جنازة لكولانا بلا كرنا مانين لمالان شاندنا يعني أمزوزون كان خلقي خوي سيفيل وجهن لأم نهاد كتنا مريته كار خباته يعني جبوك أمكانه بن دورين جنازه وانتی دای پاکش بکن جبوک نقاشی چه نبه درویجی پشتی پاکش کرنه امکانن به داخازی بکن که خلق وگره قامپان ام حاضر بکن جبر دور پر خرابه بینه ام قامپان حاضر بکن لی هیوی مهنه کچ خورتن می کرد به تایبت کچ خورتن کوبانی ان بری خوبدن کوبانی د پاراستنا کوبانی دا د رزگار کرنه گندان دا شونه خوب بگرن دو آوا کرنا کوبانی دا شونه خوب بگرن ام دوی هیوی دانه یعنی وی خلک مجی تشکی و بین خال مفره بکه جبوک ام با جنازه و مانی دهندر مالان دا دهندر کولان دا تی چاندن ام پاکش بکن ام پیراجی پانگوازیج بوان کو بگرن پامیر دنگی امریکا ل احمدی خلجان فارقین سردانا کوبانی کربوم آزاد کوبانی جی چالکوانه کی خلک کوبانیا لور واشنطن دی سی بری رزگار کرنا باجار او چوبو سردانی لی نش یابو جسرون ترکیا درباز با ایرو او بو میوان دنگی امریکا و هفکار صالح دمیجر پسیارا هستین ویکر دما پیامی رزگار کرنا کوبانی گهشتی وی کاک آزاد تو وکو کردکی تج خوش خلک باجار کوبانی ت رزگار کرنا کوبانی چاوا دنرخینی رزگار کرنا کوبانی پیشی شورش سوری 3 سال دریش کری دستن رش قوتن رش کتن نف شورش سوری و هیدا بهیدا گلک باجار سوری دست آشتر رزگاری گرتن و دست خواستن گلک باجار سوری و هیدا اورش بونا بر وکردا هات بی تر دوی دمی داوی شر خو دیجی کردان خورد کلو برین کرن 40 ملی عراق 40 ملی سوری کوبانی سالک زیتر وردا دا او قواتا چ بنوی داعش دا بنوی اسلام دا دور کوبانی شنبر گرته بو کوبانی بخار باجار چوچک دوری 308 گنجی دورانه گی کردن هندر باجار کوبانی سدی صد باجاری کی چوچک ل باجاری کی سدی صد کرده بازاری کی مرو و خورتن و هجیانا وی باجاری کان بود وا ساله دا برخواب دا کان بو جیان بکره کان بو درنگ بخسته کو او داعش ورن سر کوبانی ل داعش پشتی او شر العراق پیش خستن قال لك سلاحي مزن وقال لك اندامي خو پر چش درواش که هندر عربي سنه توان بو چش دروا كتشف هندر داعش پر مزن بو داعش حاضری خو کر د 3 ماه 4 ماه بردا کوبانی د سوخینه نو کوبانی به عربان لیکر بو عین العرب وانی خاص بك عین الاسلام
لحد سیاست نزدیکی هفدنه ایرش خوانه سر کوبانی راس گلک تمندا گلک شهیدان با آلیکاری جهانه و آلیکاری پشمرگان و آلیکاری گل کرد حمودران در و هندر کانون قانون برخواب دان شروان کومن برخواب دانا قانون گاوک بلند دنگک بلند جهانه گینن انو باجاری کی چوچک هگر اراده خورد به هگر آلیکاری جرابه به چش کردان و پشمرگان چش جوات نتوی او آلیکارا پیراده قانون که به رزگار به و داعش بشکینه و داعش پاشه وگرنه کاک آزاد بنارینا تا افتشته کتا گوتی یعنی اف یک گرتنا نتنه کردان وقتا گوتی یا جواتا ناونتوی تفداجی گلو اوه بردوان بکده دمین پیشتا لی اوه برزگار کرنا کوبانی را وسته لحریمین کردان ذاتن هیویا کردا بخوا چه هندری سوری دروای سوری هیویا وان هه کو او آلیکارا جواتا نتوی به کردار آلیکار به چقوی سر عرضه الملی عراق و سوری آلیکار به که کانبن و شورشیا رول هذا نوینده و فرد به اف شورشیا دجمنی خو پر ببن آلیکاری انسان کد خازن شورشیا خلاص بن آلیکاری پر خورد به گوا شورشیا بش کناندن هیویا مه ملتین کرد و خاصن باجاری که بینی کوبانی سبا عفرون جزیره به تن نلینن آلیکاری پر خورد به چه کردستانیان چه جوات نتوی و کانه به او ملت ما سرنگه خوسته بسکنه جهان به و ملت ما هیدا وگر سرخاک خو و کانه به بروه خاکه بسکنه تدربان داعش کی او وکی داعش بروه سروه خاکه نین برای کاک آزاد تبخوا بری دمکه تچوی جبو تدرباسی کوبانی بو لیت تنکاری بو درباسی مهندر باجار کوبانی بو تلسر سینور گلک روجان مای تحول داد درباس بیو تنکاری بو خلک پنابری لوی دره کل سر سینور دمینه هیوی اوان بو وگره و دمه چا بو آنها پشتی رزگار کرنه بنرینا تا دیاوه زو وگرن هین گلک بند پیشوان هنه وگرن چاوی روشوان وطا چوما جداری کده چوما ترکی نیتا محب و ازرم کوبانی دوش چاقه دا شر کوبانی پرگرام بو هم چه تارین جور جوات نتوی چم هم شروانی سر عرضه و پیشمرگان شروانی کوبانی او شرطا و شروش خورد بو زحمتیا چون عمل هندره کوبانی بو لیم روژن دریج و روژن پر دوری سر رو کی مل سر سینور کوبانی نیف کشبران چه ملت خواه گریام چه گلک باجار و چوار گندان گریام بدی هیویا گل من سدی سد پرانی خواه کوبانی هیویا و کوبانی زور رزگار بو وگره لی خبر دیگه ما کوبانی رزگار بو گند بیک رزگار دون بزو و ملتا حرک به هوا کی حرک بشکل کی هیوی کی وگره هندک خورته وان ودگرنه هیویا وان ده کو گی وگرن و سر خاک خواش جام ببن جوا کوجوری خلاص باشه کاک آزاد وکو سیاست مداری کی جی تروشا تفجر سیاسی کردی جنزیک ود شوپینی و امزانن در کفتنا دهو که داشی حولک مزن هبو جبو آواکرنا لیوگر که سیاسی جبو همی آلین کردین سوری بتایبتی هم بحثوان دیکن گلو بنارینات اف تفجر ده کاربه یعنی رزگار کرنا کوبانی ده ببه هوکارک جبو یک گرتنا تفجر کردی و ببه هوکارک جبو که دمین پیش داشی اف لیوگرا با آواکی چالکدار پیش و بچه و همی آلی بشتاری ریو برنا هریمین کردان ببن؟ هیوه و خاصه که ملت کرد و خاصا کوبانیان کنو تفگره کرد کانب نیزی که هفه و کاری خوبه که هیوه ملت هیک او وانا کانبن آلی کاری خورد به هفرا بکن دست به هفدن خورد نکوکا هر سر جهفرا شه نکن و هر سر تشتی چوچک جهفرا نکلم و کانبن چب آلیکاری زرفونن چب ملت خاص سر نگاه بسکینن و هیویا مدوان ده که ام دبیننجی ره و وقت ه کل هف بکن گاون خورد سرخاکی کوبانی بلند بکن او به تجربه که جزیره و عفرین روزن پیش ده او شب رش سروان دانن باشه که آزاد او ایریشن که بری ده هفتان با آواکی وقت به بربچاو جعالی رژیم سوریه بشار اسد و چون سر پارێزگەها حەسەکێ و ئەمزانن gelek ژمارەکە مەزن ji خەلکێ کورد لە حەسەکێ هەیە گەلۆ tu çawa girê didî rizgarbûna Kobanê bi wan êrişên li ser parêzgeha Hesekê û bi nerîna te wê Daeş hewl bide ku êrişî
هرێمên Kurdan din bike di dema ku li Kobanî têk çûyî de داعش ev heqeteke roj bi roj dixewîne Daeş êdî berve şeetandinê dare li hemû ciyan lê ew şeetandina yê xetranî dibêjin ku pestê şerkirîkirin nigê xwedavî ji zerarê şê dike ew jî gavnel dûr Kirkûkê dixîne gavnel dûr Heskê dixîne çi bi alîkarî rejim çi bi xwe Daeş dike ew şerê ku li Heskê bûyî ew dê ew şerra belkî înzarek be enû Kurd nikanin alîkarî bi dervara bikin û hev bigirin û kanibin şabesxwe xînin lê Kurd bi diblimeseta xwe ew her serê encûmen û tevdem ku li hev bike ku destî bixwe hev de alîkariya hewlêr alîkariya cîhanê ez bêm kanin ser nigê xwe bisekinin çil Hesekê çil Cezîrê û çil Efrînê û bilexes Kobanê kanin armancê xwe pêgî bînin bi kêmî zerartîn milletê Kurd kanin werkê rawestînin û vehesînin. Baş hekak azad di rewşa Sûriyê bi giştî de te destpêkê de jî behsa rejîmê kir û behsa şoreşa aştiyaneya ku bû 4 sal li Sûriyê tevahî berdewam e. Gelo Kobanî ta kîjan astê dikare bibe sîmbol ji rizgarkirina Sûriyê bi tevahî ji wek dibe wan hêzên tarî ra û ji rejîmê bixwe ku ev bû 4 salin xelkê xwe dikuje. مخابن حتی ریهرو مخالفات سوری به سرفرازی به خواستکی خواه به شورش خواه گاوی خواه ناویجه هیرو مثلا دخوون 4 مهن شر داعش سرکوبانیه آشتر ارتش آزادی دور حلب امریکانی بیجه آشکره همو ملتی سوری را کرد را داعش ضعیف بیه حتی ریهرو و ارتش تقاف دیجی داعش نرا هیویا مهه هم کرد هر سره انجمن تفدم و داون ساندن خواب مخالفات سوری را و ارتش آرزگار را به آلیکارا اجوات نتوی که چوا کوبانی لسر نگی خسکنی و کانب و داعش بشکینان دا کانب دور حلبش بشکینه کانب برسباب رقجیگه و کانب ام تجربه که چک جبود و دری هنک رزگار ده به تجربه هنک گروپ ارتش آزادی کوبانی جانه و ارتش یعنی به اندامان زیاده بکن سلاح زیاده بکن که او ارتشا کانه به فرید درباس که جرابی سیمن بجگه و فرا خورد به و داعش بشکینه هیوام ه او کارا بردوام به او کارا بردوام به کرد و ارتش آزاد و آلیکاریا جوات نتوی او تشتاب سرکوی بله اندام پارلمان سوریه بره چالاکوان آزاد کوبانی گلک سپاس وارد تماشاگر وارش زانە هەمەر پەیامنێری دەنجی ئەمریکا سەردانی پارێزگای حەسەکەی کردبوو کە بەم دوایانە شەڕی نێوانێزەکانی حکوومەتی سووریا و شەروانانی یەپەگەی لێڕوودا بوو. ئەم راپۆرتەی بۆ ناردووی. دیمەنên destpêka bajar hatibûn guhertin. Berî heftiyekê rêbenda destpêka bajar got Bakurê bajarê Hesekê dikeve bi wêneyek serokê Sûriyayê Beşar el-Esed lê hatibû bilindkirin. Niha destpêka bajar dibin kontrola YPG de ye û wêneyê serokê Beşar el-Esed bi rengên alên YPG hatine boyaxkirin. Şervanekî YPG ji bo dengê Amerîka rewşa destpêka şer şirove kir. ام الطابور بون ایوار بو رژیم ایریشی حواله من یسایی شکرن ملی خسته ام در کتن ما پارسنا خوکر تانی رسبا باوناتا هجومی آویت الملت اوالا گوتن امیجا ایریش بکن دناوا باجار ده روشا چونو هاتنا ملت هبو ملت وگریا بو باجار لی دیار بو گو تدبیرن او لکاریه ده آستکه پر بلنده بو لهر دره تفگرا شروانن یپگه و اندامن آسایشی هبو و ابلیس که گشش نظامه و نظام تخوازه داعش در باسکه و بالاحرى و در باسکه جی ولو بمینه و در باسکه داعش هر وها فرماندارکی یکینی پاراسنا گل دبیجه گو دسپیکا شرده جبر بمبباران کرنا به توپان سر سیویلان ده مسیویل جدورین ارمانچگیری دور خستن بسلاح نيجران دافيتن قذيفني دافيتن محرم دوليا وق قذيفني عنقودي دافيتن ناف سيفيلا سيفيل قالك سيفيل شهيد كتن بريندار بون جبهه بيش جي شر جرام بو سيفيل ويدا تعدل وانا بو مشون ما وان درخص شويه دكه
Di nav malan de rewşa topan yên ser malên sivîlan de ketibûn diyar bû. Bajarê Hesekê ji pêk hatên cûrbicûrên Kurd, Ereb û Xristiyanin. Ev jî dihêle gorêjêma Esed hewl dide got şerrekî navxweyî di nav pêkhatên bajar de pêk bîne. Heta niha ev şer derneketiye holê û diyar e got rewşa bajar jî nearam e. Metirsiyê ser sivîlan de pir e. Başûrê bajarê Hesekê di bin kontrola rejîma Esedê ye. û li aliyê din jî derdora bajar ji milê başûrê bajarê Hesekê di destên cekdarên Daeş de ne. Berî hefteyekê ev rêbenda sereke ya destpêka bajarê Hesekê got dikeve bakurê bajarê Hesekê di destên rejîma Esed de bû. Yekîniyên parastina gel di encama şerê dawî de ev deverankê kontrol kirine û di encam de bakurê bajarê Hesekê bigiştî ketiye destê yekîniyên parastina gel. Zana Umer, dengê Amerîka, bajarê Hesekê. هەر وەک چۆن مامۆگرامی بەکاردێت بۆ دەستنیشانکردنی لۆی شێرپەنجە مشتومڕی زۆر هەیە سەبارەت بە و تاقیکردنەوانەی بەکاردێن بۆ دەستنیشانکردنی شێرپەنجەی پرۆستێت. بە خۆشحاڵیەوە توێژینەوەیەکی نوێ نیشان دەدات بۆی هەیە دکتۆران پشت بە ڕێگایەکی زیاتر جێگای متمانە ببەستن بۆ دەستنیشانکردنی شێرپەنجەی پرۆستێت بۆ نەخۆشەکانی زیاتر دەمەترسیدان. لەوە دەچێت شێرپەنجەی پرۆستات لە خانەوادەکەتدا هەبێت. ڕۆناڵد بریسکۆ برا گەورەکەم و باوکم هەیان بوو هەروە برا بچووکەکەشم هەیەی. توێژینەوەیەکی نوێ ئەوە دەردەخات ئەگەر خزمانی نێرینەی پیاوێک وەک مامەکان و باپیرانی شێرپەنجەی پرۆستاتیان هەبوو بێت ئەواشیانی توشببوونی ئەمیش بەم شێرپەنجەیە سێ هێند لە خەڵکانی ئاسایی زیاترە. بە پێچەوانی شێرپەنجەی مەمک کە لە ڕێگەی فەحسی مامۆگرامەوە دەزانرێت بەڵکو بە ئامێری پێشکەوتوی وێنەگرتن ناتوانرێت شێرپەنجەی پرۆستات بزانرێت. لە ڕێگەی فەحسی ئاسایی پزیشکان نمونەی تیشووی نەخۆشەکە وەردەگرن و ئامێری ئەڵتراساوند بۆ ئەنجامدانی کارەکە بەکاردێنن. دکتۆر میناچ سدیقی و پیتە پینتۆ ڕوونی دەکەنەوە کە بۆچی ئامێری ئەڵتراساوند باشترین نییە. ئامێری ئەڵتراساوند مەسلەی ئەوەی کە دەرزیەکان لە پرۆستاتەکە دەدەن مسۆگەر دەکات. بەڵام ئێمە ئەڵترۆساوند بەکار ناهێنین بۆ ئاراستەکردنی دەرزیەکان بۆ ئەو جێگەی کە ڕەنگە لوو شێرپەنجەکەی تێدا بێت. دکتۆر مناچ سدیقی لە زانکۆی مێریلاند. دکتۆر سدیقی و پینتۆ توێژینەوەیکی بەرفراوانیان لەسەر ئەو پیاوانە کرد ئەوانەی لەبەر مەترسی زۆری شێرپەنجەی پرۆستاتدان. گروپی یەکەم سامپڵی تیشویان وەرگیرا و ئەڵتراساوند و MRIیان بۆ بەکارهێنرا و گروپی دووەم سامپڵی تووشویان وەرگیرا و پاشان دکتۆرەکان بەراوردی نێوان هەردوو گروپیان کرد. دکتۆر پیتە پینتۆ ئەوانەی سامپڵی تیشویان وەرگیراوە بە MRI فەحسەکەیان کرا. دەرکەوت بە ڕێژەی لە سەداسی ئاشکرای کردووە کە لەبەر مەترسی زۆری شێرپەنجەی پرۆستاتن بە بەراورد لەگەڵ ئەو فەحسانی کە ئیمڕۆ بە شێوازی وەرگرتنی سامپڵی نەریتی ئەنجامی دەدەین. بەهۆی MRIەوە دکتۆرەکان دەتوانن ئەو شوێنانەی گومانیان لێیان هەیە ببینن ئەوەی تیشوی لێ وەردەگرن. دکتۆر مناچ سدیقی لە زانکۆی مێریلاند. سوودی ئەم کارە ئەوەیە کە ئێمە توانای ئاشکراکردنی مەترسی شێرپەنجەی پرۆستات دەکەینە ئەو پەڕی و ئەمەش گرنگە و هەروە ڕێگری لە زیانی ئەو شێرپەنجەیەش دەگرێت ئەوەی لە ڕووی پزیشکیەوە مەترسی بۆ نەخۆشەکە نابێت. دکتۆر سدیقی بەنیازی ئەنجامدانی تاقیکردنەوەی کلینیکی زیاترە بەڵام دەرئەنجامەکانی ئەم توێژینەوە بەراییە هیوابەخشە و لە گۆڤاری ڕێکخراوی پزیشکی ئەمریکایی بڵاو کرایەوە. سمکۆ عەزیز، رادیۆی کوردی دەنگی ئەمریکا. بەڵێ تەماشەوانن هێژا لە هەفتیا بێتن و یان ببوون لە بەرنامە بێتن ڕۆژە هەینی مادێ بەرنمەیەکە بتن یان هەفپەیڤینەکە بت دەگەل یەک ژێ ئەندامێن کۆنگرسی ئەمریکی و پشتەوانی لێ گەلێ کوردەکە و دۆزا گەلێ کورد ئەندامی کالیفۆرنیای کۆماری دێنا کۆرە باکەر ji bo dengê Amerîka û bernama Kurd Connection taybet û tuêjek meha bûdgel. جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی کورد کەنەکشن
هەر شاد بن هەتا ڕۆژایی